توانترین سڵاو ئاراستەی ئێوە بەڕێزان بێتن هەڵبەتە بەرنامەی ئەمە و سیاست بەرنمەیەکی هەفتانەیە هاوکارم دەخیلی شەمە و میواندارەتی دەکات ئەم هەفتەیە دەخیل لە پشودانە و من محتەبەر شێوانی لە بڕی ئەم بەرنمەیە پێشکەش دەکەین و دەست بە پێشکەشکردنی ئەم بەرنمەیە دەکەین بۆ ئەم ڕۆژ لە خزمەت میوانی بەڕێز سینان چەلەبی وەزیری پیشەسازی و بازرگانین کە ئێستا لەگەڵ من ڕاستەوخۆ لە ستودیۆیە. بەڕێز چەلەبی زۆر بەخێر بێ. سپاس دەکەم. بەڕێز چەلەبی دیارە من سەرمام پێوە دیارەوە دەزانم جەنابشت بە سەرمایە ئەو ڕوودا تێپەڕی لە سەران زۆربەی وڵاتەکانی ئەمریکا یعنی بێ پێشینە بۆ ئەوەندە ساردا ڕاد لەسەرەوە چێ سەرمای وا لە کوردستان هەیە یان ئاساییە بۆ ئێوە؟ بۆ دەرەجەی سەرمایی نەبوو بەس لە تەبان لە لای چایەکان هەبوو بەس لە گچکاتیم ئەم دێتە بیرم کە دە تحتە 0 سنتیگرێت بوو لە هەولێر بەفر دەباری 20 سانتیم هەنجین هەبوو ئەو سەرمایە ئەوە بەو دەرەجەینە. بەڵێ منیش لە شاخ و چێوەکانی لای شنۆی کوردستان ئێرانم دایمە لە هەوایەکی سارد هاتم بەڵام سەرمای وام نەدیوە. بە هەر حاڵ زۆر سپاسی جەنابەت دەکەم. پێم خۆش بوو لە بەرنامەی ئەمڕۆی ئەم و سیاست باسی ئەم سەردانەی بە سەردانی جەنابتەوە دەست پێ بکەین. ئامانج لە سەردانتان بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چییە؟ زۆر سپاس کە مەتە داوت کرد ئێرانە. ئەو سەفەرەمان لۆ ئێرانە لەسەر داوەتنامای US Chamber of Commerce ژووری بازرگانی تیزاری ئەمریکای بوو لەسەوەی هاتین ئێرانە کە هاتین ئێرانەش فرسەتە لەگە چەند جیهەتێکی دیش بچین بیان بینین چ خێر دەبێ بکەین ئەو مەسەلەکەم. بەڵێ لە چ بوارە و ینی چ جۆرە کۆمپانیایەک توانی وتانە ئێوە سرنجیان بۆ خۆڕاکێشن وەکو سەرمایەدانەر ڕانکێشن بۆ هەرێمی کوردستانی عێراق؟ طبعا من 4 ساڵە وەزیری بازرگانی پیشەسازی بە لە ئەوە ڕۆژی حتا ئەوڕۆ هەولێکی زۆرماندایە کە شەریکات و کۆمپانیەکانی بیانی بێن لە هەرێمی کوردستان ئیشی بکەن ئینڤستیش بکەن لە وێندەرێ ئیشش بکەن. طبعا ئەمریکا مەفروض بوو لەوەی 10 ساڵ پێشتر شەریکاتەکانی کۆمپانیەکانی ئەمریکی بێن بەس زۆر تاخیر بوون لەوەی تقریبا ماگونیوەک پێشتر لە هەولێر ئیفتتاحیەی مرکزی US Chamber of Commerceمان هەولێر کرد لەسەوەش داوەتیان کرد کە بێن ئێرانە چیت پێمان ویست وها باشە وەش ڕاستە کە شەریکاتی ئەمریکی کۆمپانیەکانی ئەمریکی نەکەوی زەبەر لە بەس کچکە و ناوەنجەکانیش بێن لە بواری خۆیان هەر کەسیش کاتن کە هەرێمی کوردستان زۆری پێویستە لە خبرە و تەجربەی ئەو شەریکاتانە. لە چ بوارێکدا هەموو بوارێک چونچی پاش ڕوخانی ڕژیمی کۆنی سەدام ئەمە ئەو میراسی لەمە بەجێهێدرا بوو ینی تقریبا حساب کە 4,000 و 5,000 گوند تخریب کرابوو و هیچ شتێکمان نەبوو لە وێندەرێ ئەمە زۆر زار کە میوانەکانمان دێ لا من دەرێم تەماشای ژووریمە بکەن ناو ژووریمە هیچ شتێک نییە کە لە ناو مەملەکەتی مەکرابیتن هەموو لە خارج ڕایستران دەکرێتن لە بۆی ئەمە لە هەموو بوارێکی پێمان ویستە ئەمە تو لە من پرسی کە سینان چەلەبی چت پێ باشە دەگەم ئێجوکیشن تعلیم لە هەموو شتێکی مهمترە پاشیوی طبعا دێتن لە بواری بازرگانی بە بواری پیشەسازی بواری سیاحات وای ئینشاءات هەموو تشت پێمان ویستە لە زۆر بواری بە پێشکەتینە زۆر بوار 10 ساڵی ڕابردووی حقەتەن ئەگەر ئەو کەسەکانی کە نهات بن هەولێرە یان سلێمانیان دۆک ئەلانەکە بێن فەرقەچێک زۆر دەبینن ئەمە هێشتا پێمان ویستە چەند ساڵێکی دیش لاکی 12 ساڵی دی حتەمە بکەینە ئەو ئامانجی کە پێمان ویستە دەمانەوێت. بەرەز چەلەبی باسی پەروەردەت کرد دەکرێت جەناب زیاتر باس پێمە بەستن دەڵی زۆر یارمەتیمان لە بواری پەروەردەوە پێویستە ئایا لە ئاستی باڵایە یان لە هەموو بواری پەروەردەی بە نەزەرە من ئەساسی بنەڕەتی هەمویانە لە ئیبتدایی لە متۆستا لە سانەوی و لە زانکۆ چونچی ئەگەر ئەتون ئەلانان کە لەو بوارەی ئیشێ نەکەی مستەقبل زەلامی مسەقفمان نابێت مەملەکەت لە بۆی دەبیتن لە بواری ئیبتدایی متۆستا سانەوی لە هەموو دەست پێ بکرێتن وەرسە طبعا ئاستێکی بەرز و ئینشاءڵەش ئەوە نەتیجەی باش دەبیتن. بەرەز چەلەبی زۆر جار ئەوانەی لە دەرەوەش خوێندنی باڵایان تەواو کردووە لێرە دەمێننەوە هیچ هەنگامتان ناوە کە ئەوانە بگەڕێنەوە کەسانێک کە
خوێندنی باڵیان هەیە لە مێژی شەوڵاتیان بەجێهێشتووە خبران هەیە بەڵام لەوانەیە بە پێی ئەو خبرەی کە هاانبی لێرە لەو وڵاتە ئیشیان بەدەست نەکەوێتن لای وەش لە کوردستانیشەوە ئەوانە وەکو کورد دەڵێن دام نەکرابن ینی بانگ نەکرابنەوە بێنەوە هەنگاو لەو بوارەوە هیزم درراوە یاننا قسەت زۆر ڕاستە لەوەی 10 سال پێشتر قسە زۆر ڕاستتر بۆ ئەمالانەکە ئینسانێکی زۆر دەگەڕێتەوە ئەمیش یەکێک ملەوان وەرە لە ئەمر گەورەمە ئەمە یەکێک ملەوان لە ترافی مش لە ئەنجومەنی وەزاری و لە بوارەکانیش زۆر کەسەیە کە دەگەڕێتەوە خاصەتەن لە ئەوروپای زۆر کەس دەگەڕێتەوە خاصەتەن پاش ئەو ئەزمە اقتصادی کە لەوێن دەڕوویدا هەمویان گەڕینەوە ناتان بلم هەمنەوە قسمێکی زۆریان گەڕینەوە وەڵان سوودێکی زۆر باشیان هەیە تووشی تەجربەی چاچیان هەیە دنیای ئەوروپایان دیتەیە ستاندەرەکانی دەزانن لە بۆی ئەوە فایدەی زۆر هەیە هندێک جار دەبیسترێ بەداخەوە هێندە کەس بڕوانامە یا شەهادەی بۆ خۆ دروست کردووە بۆی کە پێش لەم بگیرێتن ئایا هیچ هەنگاوشی دەندرێت دیانانی ڕێگە لەو کەسانش بگیرێتن ینی ئەوەش نانەوە زاتن تحقیق دەکرێتن هەر کەسەکە بێتێن دەرێ ئەو وەرنامەی دیپلۆمای وەرگرت بیتن ئەگەر سەختە بیتن دیار دەکاتن چونکی ئیتصال لەگە زیادەکە دەکرێتن ئەوان وەرناگیرێن با بگەڕینەوە سەر مەسلەی سەرمایهدانانەوە باسی ئەمریکاتان کرد ئەی لە وەکو دەڵەن کشوەرەکان یا قاڕەکانی دیکە لە ئاسیا ئەوانەوە ینی لەو توانیتانە سەرمایهدانەری ئەو وڵاتانەش بۆ خۆتان بچێشنە کوردستان بەێ ئەلانەکە گەورەترین سەرمایە لۆمە کە برێن لە دەوڵەتەکانی دەرەوە دێتن لە ئیماراتە لە تورکیا لە ئێرانە لە دولی خەلیج هەمووان هاتینە حقەتەن سەرمایکی زۆریان دانایە ئیشان کردی ئەلانەکە لە حدودی 32 میلیارد دلار سەرمایەمان هەیە لەوێندەری ئەوەی 180 ئیناو خۆمانە ئەویدی قسمێکی جوینت ڤێنچەرە قسمێکی بیانێ هەیەت بەڵێ پێم خۆش بوو جەنابەت هێندێک باسیەوەی کوێ ئەو کۆمپانیانەی کە یەکەم هەنگاو دێنێن و دایان هەوێت بێن لە کوردستان مۆڵەتی کار وەردەگرن هێندێک جار زۆر بەداخەوە بەڕێز چەلەبی ئەم پرسیارە لە جەنابەت دەکەم وا دەگوترێتن کە ئەمەش بۆتە وەکو دەڵێن ئامێرێک دەدەست ململانەی لایەنە سیاسیەکاندا کە لەکوێ لە شارێک بیتن سەرمایەدا بنێنەوە زۆر بەداخەوە شەردێنمە گۆڕ کە هێندێک جار لە بەرپرسان دەبی بەشێکیان تێدا هەبیتن لە هێندێک لەو کۆمپانیاندا ئەمانە چەندە لەژێر کۆنتترۆڵن ینی ڕاستەوخۆ لەژێر کۆنتترۆلی وەزارەتی جەنابتن ینی ئێوە کۆنتترۆلتان بەسەردا هەیە مادەیەک هەر کۆمپانیەک هەر بەت شێوەی بێتە عێراقی کوردستان هەرێمی کوردستان دەبی ئەوە لە وەزارەتی وەزارەتی بازرگانی تۆمار بکرێتن ئەوەش ئەگەر ئەوڕەخەکانی بەرگەکانی تەوابی 3 لۆ 5 ڕۆژ نابەتە هەفتەشی وەرد تەسبیت دەکرێتن ئەمە نقصان هەبی تەبان دەبی لە مەملەکەتی خۆیرا ئەوانی تەرتیب بکاتن مادە دوو لێرانە هیچ کەسێک هیچ کۆمپانیەک یان شەریکەک بەبێ قەید وە شەرت مشکلی لۆ نابیتن لە تشکردنی دەمێتە سەر ئیش کە ئیشێتن کاری بکە لەوێندەرێ زۆر ئەو شەریکاتانە بەخۆیان پارتنەریان دەوێتن یعنی زۆریان دێنە لای من دەرێن ئەمە دەمانەوێتن لەرەی شێ بکەین تەوسێن گۆچیە پارتنەرمان هەبیانە دەرم بەپێی قانونەکانی هەرێمی کوردستان ئەتوو کەیفی خۆتە دەتەوێ یان ناتەوێتن کەسێک ناتانی زەختە لێ بکاتن لە بۆەوەی تو حڕی لێرانە ئازادی کو دەکەی لێ خۆی شێ بکە ئەمە ئەگەرت بۆ خۆت دەتەوێتن بیکەی توی ئەو سوالەی لەوەی 300 جاریش لەم پێشتر پسرایە لەوانە یەکێک ئەمن پێش بمە وەزیر مؤسسە مؤسسەی ئیحسان دەوڕەمەسی و مەشروعی گەورەمە NGOیە بە 40 میلیۆن دلار مەشروعمان کرد کەسێک بە منی نەگوت کاکە دەمەوێت 1 دەرهەم لەگەڵ تۆ شەریک بم واتە ئەو لە حەزەیەش عیلاقەشم لەگە هەموو حەزبەکان زۆر باشە هیچ قسووری نییە ئەمە زۆر کەسەیە بەخۆی دەیەوێتن دوای شکایەت دەکاتن ئێتەمانە توی کەشی بکە شەریک لەگە خۆت بە خایشتی خۆت دوایش پێ بلێ تو لۆ بۆیە شەریک ئەوە جوانیە تووشی بەعقد دەنووسرێتن لێ ئەمە یەکشی داوا دەکەین هەرچیان شەریکە دێتە هەرێمی کوردستانیش بکاتن دوو مادەی ڕئیسی یەک حقوقیەک ینی محامیەکی چاچی هەبیتن دوو محاسبێکی چابێتن هەتا بتوانیتن لەگە قوانینی مەملەکەتیمە بگونجێتەوە ئیشی بکاتن بەس کەسێک ناتانی بە جەبر یەکەکی دەبیرێ بلێتن ئەتوو لێرانە دەبی شەریکی من بیتن ئیل لەگەر خاشتی خۆی تێدا بیتن ڕغبەتی خۆی هەبیتن ئەوەش ئەمن چ ئەنگۆش ناتانن جەبریان لێ بکەین
بەڵێ بەرز چەلەبی دەکرێت جەنابەت باس بکەی کە ئەمانەی باسمان کرد ڕاشێشانی وەکو دەڵن کۆمپانیەکانی دەرەوە بۆ ناو وڵات. ئەی لە ناو وڵاتەوە چۆن دەتوانێت حکوومەتی هەرێمیان وەزارەتی جەنابەت یارمەتی خەڵک بداتن لێرە وەکو پێی دەڵێ ئانترپرنۆر، ینی ئەو کۆمپانی کارداری بسوچی لە نێو خۆشەوەی خۆماڵی سەر هەڵ بدەن و ئەوانش بتوانن گەشە بستێنن. یعنی ئایا ئەمانە دژیەکترنی ناگە زۆر هەوڵ بدرێتن لە دەرەوە سەرمایە بێت و ئەی لە ناو خۆ نا بلاکەس ینی ئەوانە ئەوی لە دەرەوەی دێتن ئەوی لە ژۆرێژ دەکاتن ئەوانە هەموو ئیش هەندە زۆرە بێت حقیقت مەجارێک هەندە زۆرە دەتوانانی ئیشە بکەن کەس منافیسی کەس نابیتن دوای لەوێن دەرێ هەمووتش بە شەفافیت دەکرێتن هیچبی ئەوی ئەم دەبینم حتا بۆ 4 ساڵە من لەوێن دەرێمە بەو شەفافیتە کرایە ئەنی لێرانە هەموو زارە منە بەحث دەکەم میسار ساڵی 2009 کە من بوومە وەزیر ئەوەرزار بەس میسارێک بەسیتان دەمێت لە حدودی 485 بلێ 500 شەریکەی تورکی هەبوو کە ئیشی دەکرد ئەوڕۆ ئەدە دیوانە گەیشێ تقریبا 1500 شەریکە و دیسان دێشتن ئێرانیەکان ئەوانیش تقریبا 300 شەریکیان هەیە ئەمریکانەکان هیچیان نەبوو ئینگلیز هیچی نەبوو ئەوکانە ئەوانش لە حدودی 120 شەریکاتیان هێنا شەریکی زەبەرلەحی گەورەیە شەریکی گسکە هەیە هەرکەس دێتن لە بواری خۆ ئیش دەکاتن ئیش زۆرە ئەگەر ئیشت بێ ئەمە ئیشت نەوێتن بەهانەی بکەی وەحسێ بەچیتیان جەنابەت مەبەستان چییە کە دەڵێ ئەگەر ئیش نەوێتن ینی ئایا خەڵک هەیە و ئیشی نانێت تەمان زۆر شەریکات هەیە کە دێتن ئێرانە بەپێی قانونەکانیمە بەپێی یاسایمە بێت تعلیماتیمە ئیشی بکاتن ئیشکالی نابیتن ئەمە زۆر ئینسانی خۆمالم هەرگو قسەی لە کوردەواری خۆمان دە پێ جەنگوس وەچیەک نییە ئەو شەریکانێکە دێتە وێن دەرێ هەمویان وەچیەک نینە شەریکات هەیە تەوسێمیش دەگە زۆریان نەوایە ئەتو لە چ بوارێکی ئیشی دەکەی چ دەزانی لەو بواری ئیشی بکە ئەنی تەقلیدی شەریکاتێکی مەگە زۆر میسارێکی بەسیط دەدەم کچووەکە ئەگەر ئەتو لە ئیشی ڕێستۆران ئیشی دەکەی مەتعامیشی دەکەی وەرە لە ئیشی مقاولات مەکە چونکی سەناتی تو نییە لە بواری خۆت ئیشی خۆت گەورە بکە ئێتەمان کە ئەوی بکەی زەرر دەکەی احتیمال دەکەی لە ئەوش ناخۆشە توش کە تەقدیم دەکەن هەرکەس حساب کتابی خۆی بە جوانی بکاتن مشکلی لە گۆڕی نابیتن بەڵێ جەناب لە ینی کوردستان هندێک وەکو دەڵێن با بڵین بۆ نمونە لێرە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چەندین کۆمپانی هەیە ماست دروست دەکەن بە تامی جیاواز بە میوەی جیاوازی تێگەڵ دەکەن ینی لە کوردستان شتی وا هەیە ینی ئایا وەزارەتی ئێوە توانیوێتی یارمەتی خەڵک بداتن ڕوودە و بزنسانە بکەنیان ئەوانەی لە دەرەوە دێن ینی کۆمپانیەکان وا دروست بکەن کە بەرهەمەکانی کوردستان بەکاربهێنرێن بەڵام بێگانە درستی بکاتن ینی شتی زۆر بەسیت و سادەیە بەڵام خەڵکیش ئیشی لێ دەکاتن ئەوە هەروەها خازانزی زۆرتریشی بۆ کوردستان هەیە طبعا بازرگانی بێت حقیقت وەچی مشاریە دەبی بسی بڕیتن بگەڕژ بڕیتن بازرگانی ئەوە نیە بەسەمە لە دراوسی خۆمان یان دەوڵەتەکانی دی ئەشای بکڕین دەبی ئەمەش بفرۆشین کاڵای خۆشمان دەبی بفرۆشیتن ئەمە هەروەکو وتم پاش ڕوحانی ڕێژیمی باس تقریبا حساب کە ئەمە لەسە سفر بووین هیچمان نەبوو لەبۆی بڕکت شتێ زمانی پێویستە حتا ئەو سەرمایە ڕێک دەکەویتن حتا ئەو تەجربە وەردەگریتن لە بۆیە زۆر مسە شەریکات کە دێتەوێن دەرێ پارتنەری لە کوردستان وەردەگریتن کە فێریان بکاتن ئەمەش تەمان بەرنامەی 20 سالیمادان استراتیژلەوەی لەناو ئەوەی پیشانماندایە نووسیتمان کە پێمان ویستە هەنگا و هەنگا بچینە پێشەوە مەوادی کەرستەی خۆمانەی بەکاردێنن ئەوان تەوزیل دەکرێت سەرەوانیتی ئەوە چشی زۆر ڕاستە بەس ئەگەر ئەمە نەمان بیتن ناتانی شەریکاتیمان نەکەین حتا مەسەرە لەوەی 5 ساڵ پێشترەوەی چەمەندۆی شیشە وەحسێب کە هەمووی مەزبوونی سەتانەوەتی لە ئێران و یان لە تورکیا ئیسترات بکەن حتا لە لای بەغداش دەمان کرد ئەمە ئەوڕۆ تقریبا وەکەتە 150 لۆ سوچی کارگەکانی خۆمان بەکارکردن لەبەوەی لە هەموو بوارێک بەو شێوەیە هێدی هەر بگوتم ئەمە هیچمان نەبوو ئەوڕۆ زۆرمان هەیە ئەمە زەفی ئەو 10 ساڵی 12 ساڵی 32 میلیارد دۆلار سەرف کرایە کە لە ئۆمەوازیعانە کردی تایبەتە ئەوەش وەختی پێدەوێتن ئەمە قەنەعەت بێتر میچینە 10 ساڵی دی ئەگەر خۆ ئەمریدا دیسان ڕۆژێک وها دانیشتن ئەو مۆزوعانە کراوە هەنجین دەزانێت چەند لە پێشکەتینە بەڵێ
جۆگرانی خۆشەویست جۆتان لە بەرنامەی ئەمە و سیاسەتە من محتەبەر شێروانی لە بری هاوکارم دەخیلی شەمە بووە مەفتەیە میواندارتی ئەم بەرنامەی دەکەمەوە هەروەها بەڕێز سینان چەلەبی وەزیری پیشەسازی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵماندایە. بەڕێز چەلەبی پێم خۆش بوو هێندێک باسی ئەو دەرفەتانە بکەی کە بۆ خانمان دەڕەخسێتن لە بواری بازرگانیەوە. زۆر جار دەبیستم کە دەگوترێت خانمەکانیش لە پشتەوە ینی دەستیان هەیە کە پاریان وەگەر خستووە بەڵام خۆیان وەکو دەڵن کەساتیەکانیان دیار نینە. جەنابەت چ ڕاستپاردەت هەیە بۆی کە ژنانی زیاتر وەکو پیاوەکان بێنە پێشێ و زیاتر خاوەن کار بن و بە ئەمە ئەو سوالێت جەنابەت پرسم بە تۆ چ دەرێ؟ من پێم خۆشە کە ژنانی کوردستان وەشان بەشانی پیاوەکان خوێندەوار ژنانی خوێندەواری زۆرمان هەیە بێنە پێشێ و چونکی دەزانم ژنانی کورد بە تایبەتی لە ڕوانگەی ئابوووریەوە لە ماڵی زۆر ڕۆڵێکی گرنگیان هەیە دەتوانێت و ئەزمونیان بەکاربێنن بەڵام وەکو جەنابەت کوتر لەو بوارەیدا کە لێ شارەزانە هەروەکو تا سەرکەوتتر. ئەمە یەکشی دەلێم چەپڕە بە دەستێک لێ نادرێتن ئەگەر ئەفرەتەکان ژنەکانی هەرێمی کوردستان ئەگەر ئەوانیش نێنە پێش ئەویشە نابیتن بەجەبر نابی پیا و پێیان لە ئیلا وەرمێن هەیە ئەلانەکە چەند شەریکات کۆمپانیات هەیە کە سەرۆکیان خاوەنیان ژنن ئەوانەش هەر بکۆتم دیسان چەپڕە بە دەستێک لێ نادرێتن ئەمە چەندی بمانەوێتن ئەگەر ئەوان نیانەوێتن ئەویشە نابیتن لە بۆی سوسەکە بڕێک لاینگۆی منی ژۆ پرسیارە جەناب بکەم بەڵام زەناب بشێت دەگەڵەوەدانی کە دەبی دەرفەتی چاکتریان بۆ بڕەخسە ژنەکان لەوانەیە هەر دەخۆڕانە بینێن ئەمە بوارە بواری هەتا ئێستای زۆرتری پیاوەکان بووە مەدانی پیاوەکان بووە پیاوەکان خۆیان هەر لە ململانەدا دەبنیانی ئەو جاژنەکانیشی بێتە نێو لەبەرەوەی دەڵمیانی دەرفەت ڕەخساندن شتێکی دیکە چاتر ڕێگە بۆ خانمەکان خۆش دەکات هەمووی هەر خەتای خانمەکان ئەم یەک چ دەلم ئەوڕۆ لە پەرلەمانی هەرێمی کوردستان تقریبا 180 ژن ئەوە چێ دلیلە ئەو لە ئەوروپا شەندێنە بەڵێ یعنی ئەوە پیاوەکان پێیان ویستە پێیان خۆشە کە ژنەکانی شان بەشان لەگەمە ئیشەکەی بکەن وەنیە لە بۆ کە ئەوە تشت گەورەترین مؤسسەی حقوقی لە هەرێمی کوردستان پەرلەمانە ئەگەر لە پەرلەمان 180 هەبیتن مانایەوە چەشی زۆر باشە لە ئەوروپایەوە لە زۆر دەوڵەتەکان ئەو نسبەیە نییە کەەوە بیتن ئیشە دەکرێتن ئەمە ئەگەر ژن بەخۆی نەوێتن وێ لە مالێدانیشیتن ئەو حسێ بەچی دیە زۆر سپاس پێم خۆش باسی شتێکی دیکە بکەین پێشببینی جەنابەت چییە بۆ پاشە ڕۆژی هەرێمی کوردستانیانی چ جۆرە سیستمێکیە ئابووری ئێوە دێنە بەرچاوکە ئەمە باشە و بۆ لە وێنەی وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە وێنەی ئەوروپا لە وێنەی چینیانی ڕاستپاردەی جەنابەت چییە؟ هەروەکو دەزانن پێش ڕوخانی ڕژیم سیستەمی اقتصادی عێراقی سیستەمەکی ئیشتراکی بوو سۆسیالیست بوو ئەویش زۆر ڕق بوو هیچ کەرتی تایبەت هیچ دەورەکی نەبوو پاش ڕوخانیوی و پاش هەرێمی کوردستان کە حکوومەتش فێدەرالی بوو ئەو سیستەمانە هەموو گۆڕە بەخۆشتان دەزانن قوانین بە 24 ساعت ناگۆڕ ئەگەر هاتۆ ئەو قانونانە ئەو یاسانەی زمانی کەون هەمومان گۆڕی بە 24 ساعت اقتصاد دەڕوخە لە بۆی پایە بە پایە قانونەکان گۆڕە تعدیل کران دەش دەکرێتن قوانین نوێژ دەرهات کە ئەمە لە خەتی اشتراکیەت لە خەتی بازاری ئازا کەرتی تایبەت بە پێش بکەویتن ئیشەکە بگاتن بۆ لەوەش هەنگاوکی زۆر بەپێشکەتینە ئەلانەکە مەسەلە حدودی 12,000 کۆمپانیامان هەیە کە ئیشە دەکەن لەوێن دەرێ زمانی سەدام حوسێن ئەوانە نەبوو هەموو کە حکوومەت ئیشەکانی دەکرد دەلانەکە وەحساب کە 180 وە بڵێن ممکن لە حدودی 80 بیتن کەرتی تایبەت دەیکاتن ئەوە ئینتزاری ئەو ڕۆژ دەکەن کە 1995 تەبا شەریکاتی مساهمەشی پێویستە لە هەردوو لایەن هەبیتن چونکی جاری ئەمە نەگەشتینە ئەو وارەی پێمان ویستە بە تەخمینی من لەو 20 ساڵی دی زۆر زۆر بە پێش دەکەوین ئەگەر چ گرفتەک نەبی لە پێشمان و ئینشاڵەش چ نابیتن ئەی لە بواری وەرزێری کشت و کاڵ کوردستان چەندە پێشکەوتووە یان پێش دەکەوێت ئایا سرنجێکی تایبەتی دراوەتە سەر کەرتی کشت و کاڵ بەێ ئەمە تابان بەداخەوە دەلێم لە ساڵی 58 قانونی ئیسلاحی زراعی دەرهات کە ئاردەکانی لە مەلاکەکان وەرگرت و تەوزیعی سەر
فەلاحەکان کرا ئەو قانونێکی بە نەزەرە من قانونی ئیسلاح زراعی نەبوو تەخریبی زراعی بوو چونکی هەنجی لەسەر ئەساسێکی غەڵەت دانرا تەقلیدی مسر کرا دەبۆی زەرشی یەکزار زۆرمان پێگەشت ئەلانەکە پارس ئاردەکانمان زۆر پارچە بووینە بەس حکوومەت هێرێمی کوردستان قانونی دەرینە کە ئیعادەی تەوحید بکرێتەوە حەقی کڕین و فرۆشتنی هەبیتن چونکی هەنجی نەبوو تەمەنە تۆ ئاردەکەتە بێت 50 دۆنم بی دەتانی اقتصادیان ئیشی پێ بکەیت ئەمە گەر ئاردەکەت بی 2 دۆنە بیتن ئیشەکە گرانتر دەبی زەحمەت دەبیتن ئەمە دیسان لەگەرەوەی ئەلانەکە مەشاری ئەچێکزار زۆر هەیە پرۆژێکی زۆر هەیە بواری کشت و کاڵ کە ئیش بکرێتن لەلایەوە دەشکرێتن و باوەڕم پێ بکە خلال 10 ساڵی دی دەگەین هەنگاوەچی دی ئینشاءالله چونکی لەوێن دەرش پارێکی زۆر سەرف دەکرێتن نۆهاوەکی زۆر دێتە وێن دەرێ ئاگدارم لەوەی وەلەو ئەمن وەزیری بازرگانیمە ئەوە لە بواری وەزارەتی کشتتوکالیە علاقی لەگەوان هەیە بەس بتەوێت نەتەوێتن ئەمە هەموو پێکەوە لەوێن دەری ئاگامان لێکدر هەیە بەڕێز تەلەبی دەبێ و پرسیاری هە لە جەناب زۆر گەشتبین دێ بەرچاو هەر خۆتان ئیسانێکی گەشتبینن یار گەشتبینن بە پێش بەچوونەکان چۆن زۆر سپاس دەکەم بەس من ئەوهای دەبینم ئەمن کە جاری یەکەم تەکلیف کرام کە بم وەزیر ئەمن لە نهایەتی تونێلی تەخمینم دەکرد لە نای نەفەقەکەی مومەکی کچکۆکە هەیە 6 مانجیدی کەوتنی ئاگام لە زۆر تشتێ بوو پرۆجەکتەری زۆر گەورە بوو هەتاوەکی گەورەی لەوێ دەبینم ینی ئەمن کە تەماشای ئەو نەفەقەی دەکەم ئەو تونێلەی دەکەم نهایەتی ئیمە زۆر باش دەبی ئینشاءالله ئەوەش بمچینم بڕک لە ئەمر گەورەمە تەجربەم زۆر هەیە دیتیتم لە زمانی وەلەکیڕە حتا ئەوڕۆ لە بۆی کە تەماشای ئەوەی دەکەم لە چێن دەرێ بووین گەیشتە چێن دەرێ و لە چێن دەرێ دەسین ئەوە ئەمنی زۆر مەمنون دەکاتن بەڵێ بخۆ دەزانی هێشتا هەوڵەکان بەردەوامن بۆ کابینەی هەشتم ئەگەر داوا لە جەنابەت بکرێت جارشی دیکانە ببیەوە بە وەزیری پیشەسازی و بازرگانی دەبیەوە ئەو دەمێتە سەر تەقدیری سەرۆکی وەزیران کاک نەسیروان بارزانی دەبین نەکەین مەوزوع ئەشتیە بە پێش بلێم ئەمن ئایلەی من باپیری من ئەحمەد چەلەبی ئەوەل شەخص بوو کە کارەبای هینا هەولێرێ پێشی حکوومەتی عێراقی و ئەمیش لەبیر ناکەم لەوەی بلێن تقریبا 10 ساڵ پێشتر لە هەولێرە بەس 2 ساعت کارەبامان هەبوو ئەوڕۆ چەندوانەیە تقریبی 20 ساعتمان هەیە لە زەرفی 10 ساڵی لە دوی بگەی 20 ئەوە شتێکی زۆر باشە ئەوە کە نەتیجە زۆر برادر هەبوو دێن لەم دەپرسن مەسەر لە بیانەکان دەلێن ئەنگۆ سیستەمتان نییە ئەوەتانیوە نیە ئەمەش برادرمەمە ئەولەویاتمان هەیە پرایۆریتیمان هەیە لێرانە ئەوە جارەمە دەبی خانەکانی لۆ ئەو کەسانەی بکەم کە 5,000 گوند تێکچوو بوو بنیە تحتی هەموو ئەوانەی ژێرخانەکان دەبێ بکەین پاشوی دەچین پایە وەنیە تو خاریت نەبیتن تشتی زیاتر بیستن معنای نییە هێدێنی ئەوانە بە هەموو دەبن زمانی دەوێتن ئەمە وەختمان پێویستە ئەوەش ئینشاءالله 5 لۆدە لۆ 15 ساڵی دی ئەگەر دنیامای ماین دیتمان هەنج دەبینی فەرقەکەی ئەو ڕۆگەر جەنابەت بێ هەولێرێ لەوەی 10 سال پێشتر هاتبای بمچینە خۆت بزر دەکرد نەدەزانانی چین دەرێ هەندە فەرقەشی زۆر هەیە ئەم دێتە بیرم لە ساڵە 50ەکان هەولێر شارێکی کچکۆکە بوو هەندەبوو هەندۆکە بوو هەموو جادەکانمان قڕ بوو هەموو جادەکانمان پیسایی بوو نازانم چ بوو ئەو ڕۆ تەماشاکە فەخری پێ دەکەی کە دەبینی حەقیقەتەن ئیشەشی زۆر کرایە یەکجار زۆر کرایە و دەشکرێتن و بەردەوامیشە ئینکارکردنی وای نابیتن هندێک جار لە دەستگاکانی ڕاگەاندنی هەرێمی کوردستان دەبینین یعنی بەو شێوەی باسی ئەو هەمە گەشە سەندانەوە ئەو پێشکەوتنانێک کە جەنابەت دەیکەی و زۆر لە بەرپرسانیش دەیکەن و کەسانی دیکە کە دێنەوە ناکرێتن بەڕای تو هۆیەکەی چییە؟ لەوان ناپرسم هەموو جارێ ئەوان وەکو دەڵان بەرداغی ئاوە ئەوان بەنیوە بەتاڵەکەی دەبینێت بەرپرسەکان بەنیوە پڕەکەی ئەمن لە حیاتی خۆم قەت تەماشای نیوەی بەتاڵەکەم نەکردیە ئێ لە تەماشای پڕەکەم کردیا چونکی پڕەکە ئەمری تێر دەکاتن بەتاڵەکە کەسی تێر ناکاتن لێرانە دەبی قبولکەین مەملەکەتی مە وێران بوو بەردی لەسەر بەردی نەما بوو ئەمن هەموو جارێ دەلێم ئەمن و هەندس مێماریمە لە بۆی بیناکردن سەهلە سانایە ئەوی دەتەوێت بەسپارەیە ئەدی ئەو ئایلانە کە دەربەدەر بووینە کە شەهیدیانە بە 100,000 کەس کوژرایە ئەدی ئەو برینەیە و چا دەکەیەوە ئەگەر تو دلت فرەوان نەبی تەحملت نەبی محاولە نەکەی ئەوەی بکەی
ئەو حیاتە سقیمەتی نییە لە بۆی پێویستەوە بکرێتن ئەوانە ئینسانن ینی 100,000 عائلە 200,000 عائلە بە هەزاران ئینسان کە هەڵدێتە لە مەملەکەتی خۆی نامینێ لۆ دەچیتن کەسێک بە کەیف خۆی مەملەکەتی خۆی بەجێهێشتە نەخێر ئێکە دیارت تشتێکی زۆر گەورە هەیە ئەزیێتش زۆر هەیە ئەو بەس لۆ کوردەکان نییە لۆ تورکمانەکان نییە لۆ عەرەبەکان نییە لۆ سونەشیان لە هەموو عێراقیەکان بوو یعنی کە عێراقی دەلێم لە زاخۆی بگرە هاتە وێندەرێ هەر کەسێک بە میلیۆنە لەناکە عێراقی لە خارج بوو هەر کەس هێدی هیچ نەبی لە هەرێمی کوردستانەوە دەگەڕێنەوە ئەمە زۆر برادرم هەبوو کوڕەکانیان کە لە خارج بنرانەکە ئەغڵبیان دەگەڕێنەوە لێرێ دەگەڕێنە سلێمانی دەگەڕێنە دوهۆچی ئەوەش ئینسانی خۆشحاڵ دەکاتن وەتەنی خۆمانە وڵاتی خۆمانە ئەگەر ئەمە کورد بین ئەگەر تورکمان بین ئەگەر سونە بین ئەگەر شیعە بین هەرچی بین ئەو وڵاتی خۆمانە مادام دموکراسیمان دەوێتن ئەو دموکراسیەش پایە بە پێش دەکەویتن قەناعەتت بێتن مەملەکەتی من زۆر خۆش دەبیتن ئەمە چیدی نامانەوێتن وڵاتیمە وێران بیتن چیدیش نامانەوێتن کەسێک تەعادای لێ بکە ئەمەش نامانێت تەعادای لە کەس بکەین لەبەوەی وڵاتیمە دەمێ وڵاتێک بیتن وەچی جەنەتێک بیتن ببینە پردێک لە مابەینی ڕۆژهەڵات و ڕۆژە ئاوایی شیمال و جنوب لۆ ئاهەنگی و لۆ خۆشی و لۆ تیجارەت ئەو ڕبزانە لەگە تورکیای مابەینمان چەند باش بووە چەند خۆش بووە ئەو قازانجی لۆ هەم لەوان دێنێ لۆ مەش دێنیتن لەگە ئێرانش ئاینێکی چشت لەگە دەوڵەتەکانیش دەبیوە بین ئەوانە چشی زۆر باشە پێویستە 1000 ساڵی دەبینێن دیسان ئێران جیرانیمایە تورکیا جیرانیمایە دەوڵەتەکانی عەرەبی جیرانیمایە ئەی باشە مە لۆ بە خۆشی نەژین لۆ بە شەڕی بژین لە شەڕی چی قازانج دەکاتن هەربی عالەمێک یەکەم جیهانی یەکەم و جیهانی دووەمە لە پێمشاندا چێ بردیەوە چێ دۆڕاندی بە نەزەر من هەمویان دۆڕاندیان ئللا ئەوانی کە سیلاحی تەزیز دەکەن ئەوان بردیانەوە ئەوڕۆ عەجەبە ئەڵمانی هەربەکەی بردەوە یان ئینگلتەرا بەریتانیا فەرەنسا نا باشترین هەل ئەوەیە عقلمان بچێشنە سەر خۆمان بە جوانی ئیشێ بکەین بە عەقلی شێ بکەین ئیدارەشی مەملەکەتێکی زۆر جوانمان هەیە مەملەکەتێکی حەقەتەن زۆر باشە هێرزاتە جێی باشنە بە استراتیژی بە ئەوەندە ساڵە شارێکی هەولێری ئەمریکا و 500 ساڵ بەڵێ چام لە کات دەکرد کاتمانەوە دەنەماوە باسی پێکەوە ژیان دەکەی دەبواە تا ئێستا حکوومەتی کابینەی هەشتم پێکهێنرا بە بەڕای جەنابەت بۆچی تا ئێستا پێک نەهێنراوە بە چاوەڕێ دەکەی کە ئەرکەکان لەوەی قورسریش بن کە ڕوبەڕووی لایەنەکان کە زیاتر حکوومەتێکی بن کە فراوان پێک دەهێنرێتن لایەنەکان زیاتر پێکەوە هاوکاری بکەن والله هەرکو بەحست کرد ینی ئەمن تەبەن ئەو مۆزوعی عادی سەرۆکی وەزیران کاک نێچیروان بارزانیە ئەمن بەست بە تەخمینی شخصی خۆم ئەوەیە کە جەنابی سەرۆکی بارزانی دەیەوێتن حکوومەتەشی بنکە فراوان بیتن هەموو لای بەڕەزامەندیان بێن بەشدار بن لەوەی مەسەلەکە لەوەیە لەوەی مچێت تاخی دەبیتن ئەوە تەخمینی شخصی خۆمە بەڵێ ڕێزدار سینان چەلەبی وەزیری پیشەسازی و بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاسی جەنابەت دەکەم بۆ دەرفەتەی ئێمە دا و داوای سەرکەوتنت بۆ دەکەم سپاس تەشەکر دەکەم ئەم و سیاسەت بەرنامەیەک بوو لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن پێشکەش کرا. و بەم جۆرە گەشتینە بەرنامەی کۆتایی بەرنامەی ئەم کاتژمێرە لە بیرمەکەن دوو کاتژمێری دیکە دەگەڕینەوە لاتان بۆ ئاگادارکردنەوەتان و هەروەها ڕووماڵکردنێکی ورد لە ڕووداوە گرنگەکانی هەرێمە و جیهان دەرهێنەری بەرنامە خانم ناسکەزادە بوو. من محتەبە شێروانی داوای کاتێکی شاتان بۆ دەکەم ئێرە واشنگتنە دەنجی ئەمریکا بەشی کوردی.